بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان هەرێمی کوردستان تا پێش ساڵی 2023 بە داهاتە ناوخۆیەکان خۆی دەژیان بەڵام ئێستا بە داهاتی نەوت و داهاتە ناوخۆیەکانیش نیموچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نادات. بەمیێندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ئەندازیار عومەر عینایەت ئەندامی پەرلەمانی کوردستان هەروە لە هەولێرەوە دکتۆر شوان قەڵاتزەی ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێربن کە ئەومەرگە سەرەتا لە بەرزستانەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ ساڵیادی پەخستنی پەرلەمانی کوردستانە. ئێوە لە ماوەی ڕابردوو بەرلەوەی کە پەرلەمان پەخرێت چتان کردووە بۆ مەسەلەی شەفافیت لە داهاتە ناوخۆیەکان؟ سوپاس بۆ جەناب و سوپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەیام. ڕێز و سڵایشم بۆ کاک دکتۆر شوان قەڵاتزی لە هەولێرە پێم وایە. بەنیسبەت پەرلەمان بەداخەوە ئەمڕۆ ساڵێک ئەگوزارێ بەسەر پەخستنی پەرلەمانە، ساڵێک بەسەر کارەساتێکە کە ئەکرێ بڵێن پەڵەیەکی ڕەشە بە نێو چاوانی مێژووی ئەزمموی هەرێمی کوردستانەوە، ئەزمموی دەسەڵاتداری و حکومداری کە گەورەترین دامەزراوەی شەرعی لە هەرێمی کوردستانە کە خەڵک متمانەی پێداوە و ئەویش متمانەی داوە بە حکوومەتێک بە فەرمانی یەکێ لە حیزبە فەرمانڕاوەکان، حیزبە دەستڕۆیشتەکان توانی پەکی پەرلەمان بخاو پەرلەمان بۆ دەردەبێنێ کە ئێستا کە بەڕای من ئەتوانرا بەو شێوەیە نەبێ. بەڕێز نێچیروان بارزانی یەک دوو جار من گوێم لێ بووە ئەڵێ ئێمە ناچار بووین ئەو کارە بکەین، هەرچەند بابەتەکەی توێنێ بەس ئەمە ناچارین ئەمڕۆ کاک حەکیم ئەم قسە بکەین. لەناو خراپ و خراپتر و خراپترینە ئێمە خراپەکەمان هەڵژاد. ئەمە قسەی بەڕێز نێچیروان بارزانیە، لەگەڵ ڕێزم بۆ قسەکەی، بەڵام من تەسەورەکەم خراپترینیان هەڵبژاردووە. لەبەرەوەی ئەکرا مەسەن خراپتر چییە؟ ئەکرا بەڕێز دکتۆری یوسف بچێتەوە ناوهۆڵی پەرلەمان، ئێمە بچینەوە ناوهۆڵی پەرلەمان، ئەو ڕێکەوتنی کە کرابوو لە نێوان ئەوان زویر بوون لە بزوتنەوەی گۆڕان، پیانوا بوو بزوتنەوەی گۆڕان، ئەو ئیتیفاقی کە کردوێتی لەگەڵیانە شکاندوێتی کەوانیە تەمان زۆربەی بیانۆکان بە ئێمە بوو بگورە زۆر بە کورتی بڕمەوەزانم بابەتەکەی بەڕێزەسەرەوە نیە. لە ناو هۆڵی پەرلەمانە دەنگی پێویستیان کۆ بکردایەتەوە و متمانیان لە سەرۆکی پەرلەمان وەربگرتایەتەوە، نە لەکەیەکیش لە ڕەشیش لە ناو مێژووی کردارەکانی پارتی دیموکراتی کوردستانە دروستە بوو. یعنی چۆن دەکرا متمان لە سەرۆکی پەرلەمان وەربگرنەوە؟ یعنی ئەوان ئێمە بەڕێکەوتنی لەگەڵ پەخۆ و کاتەی کە سەرۆکی پەرلەمان هەڵبژێرا برادرانێکی نیشتیمانی کوردستان دەیان پێ نەدا، برادرانی پارتی و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتوو پێکهاتەکان دەیان پێداوە.
ئەوان ئەو ڕێکەوتنیان لەگەڵ ئێمە هەڵوو پشک بۆشانایەتەوە هەوڵیان بدایە متمانە لە بەڕێز دکتۆر یوسف وەرگرنەوە بە پێرەوینە خۆ توانێمە بکرێت دەتوانێت بکرێت وەکو عورفیشە چۆن متمانە و پێداوە بە هەمان شێوە متمانێت ئەتوانی لێوەرگریتەوە یانی شتێکی قورس نییە بەڵام بەمەرجێک بتوانی دەنگی پێویست پیدا بکەیت دەنگی پێویست پیدا بکەی وەرگرتنی متمان نەتوانیت ئەگەر دەنگی پێویست پەیدانەکەی نەخێر ناتوانانی بە هیچ جۆرێ متمانی لێوەرگریتەوە بەبەستی سەرەکی منەوە بێ ئەزمونونەکەی ئێمە ناشرین نەبێ ئێمە لە وڵاتێکە ئەژین هەر چوار دەورمان دوژمنە هەر چوار دەورمان هەوڵی ئەوەدا ئێمە ئەم چیانۆکە بچووکە و قوارەی کە هەمانە و ئێمە ئەم بە ئاراستی ئەمانێ بە ئاراستێکی کە بڕۆین ئەوان بە پێچوانەی ئاراستەوە پاڵ بەێوێن یانێ ئەم ئەزمونە لەبار برن بەڵام فاکتەری زۆر گرنگ کە لەباری ئەبا ناکۆتی و ناتەبایی نێوان خۆمانە کە بەڕاستی ئێستا هەیە و هەموو دژمنانی شکار لەسەرەوەکەن و خۆشمان عامیلی مساعدین بۆی ئەو ناتەبایە نەبووە خەیچەکە ڕێکەوتنێک لە نێوان ئێمە و لە برادرانی پارتی هەبووە ئەیانتوانی ڕێکەوتنەکە هەڵوەشێنەوە لە ناو پەرلەمانە هەوڵ بدەن قەنەعەت بە برادران و مەسەن خۆیان 38 کورسیان هەیە ئەو مەسەن 11 کورسی کۆتاکانیش تا حدێک هەندێکیان نەبێ لەگەڵیانن یەک دوو کورسی کەشیان هەیە قەنەعەتیان مەجموعەی خەڵکی کەش کودایە کاکە ئەزمموی هەرێمی کوردستان وا باشە ئێمە لەگەڵ گۆڕان ئەمە ئیتفاقی هەڵوەشێنینەوە بتمانەی لێوەرەگرینەوە تاو کۆتایی مەوزوعەکە بەڵام بەداخەوە پەنیان بۆ نەبرد پەریان بۆ ڕێگایەکی ئاسکەرتاری پۆلیسی برد ڕێگەیان کە من خۆم ڕۆژێ لەگەڵ بەڕێ دکتۆری سڤ لە یەک سیارا بوون یەک زابط بە ئێمەی وتی کاکە بێ بگەڕێنەوە یەک یوتێرنیان بۆ ئێمە دروست کردبوو ئەلەم ڕۆژە تەمان ساعات دەوری دە و پیانزەی بەیانی بوو بە سەرباز یەک یوتێرنیان بۆ ئێمە دروست کرد بوو کۆمەڵکی سێ چوار ڕیس سیلا بڵێن چەک بەدەست و ئەوانە لەم لاولای لە جادەکەەوە ڕاگیرەوە نەگەر بەڕاستی خەڵک زۆر قسەکڵێ وایە بە پێ بڕۆشنای بێگومان من ئێمە پێ بڕۆشتنای کارفەتێکی قورس ڕوویەدا ئەمەش حەزمان بەڕێز دکتۆری سفیش پێ خۆش نەبوو کارەسەتی وا ڕووبدا گەڕاینەوە و ئێوەتەوەخەشمان نەگەن نەکرد ئێمە پارتی وتمان لەوانەیە بوو ماوەی کەم بێ ئەم هەڵوێستی هەبێ هەڵوێستەکەی بگۆڕێ بەڵام نەیگۆڕی دیارەوان بڕیاری خۆیان داوە کە پەرلەمان بۆشی زۆر باش گەر بین سەرمەسەری داهاتە ناوخۆیەکان ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان چەند ڕێگە هەیە بۆ داهاتی ناوخۆ ئەم داهاتانە شەفافن خۆی یەکێ لە هەر زۆر کەس باز لەوە ئەکا ئەڵێ بۆچی پەرلەمانی کوردستان پەخرا بۆ یەکێ تەنها یاسای سەرۆکایەتی هەرێم نەبوو دەستبردن بۆ ڕۆژی 23 حوزەیران و 19 ئاب نەبوو ئەو بابەتە بوو کە ئێستا بەڕێز باسێکی بابەت داهاتی ناوخۆ فرۆشتنی نەوت دەستکەوتەکانی ناوخۆ چاودێری پەرلەمان بۆ ئەم بابەتانە فشاری ئێمە بۆ سەر وەزیری سامانە سروشتیەکان فشاری ئێمە بۆی بینە پێشەوە پێی بڵێن بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان تۆ لەسەر چ بنەمایەک لەگەڵ 50 ساڵ عقدت کردووە لەگەڵ تووشیا بۆی نەوت و غازی پێفرۆشی بۆمان بێنە ئەو عقدانە بابی بینین چۆن ئەمە گرنتی چییە چۆن لەسەر چ بنەمایە کردوتە چی ڕێگەی پێداوی ئیتفاقیەکی وا استراتیژی بەسی بە بێگەڕانەوە بۆ پەرلەمان ئەمەیەکێ لە فشارەکان بوو ئێمە بۆمان دروست بوو فشاری دۆمەمان بووی ئێمە پێمان بڵێت تۆ چۆن 2 ملیار و 100 بلیۆن دۆلارت دۆڕاندووە بە داناغاز بۆ دۆڕانەتی بێ خەڵکی کوردستانەوە بزانێ بۆچی دۆڕانەتی لەگەڵ داناغاز گرێبەستێکی کردووە داناغاز لە ماوەی چەند 2 ساڵە ئێکستێشنێک ئەکستێنشن ینی فراوانکردنیە بۆ پرۆژەکانی بکات بەڵام ئەم پێم وایە لەگەڵ کۆمپانیایکە نیازی بۆ ئەوی شە بدا بە کۆمپانیایکە ڕێگەی نەداوە بە داناگاز ئەکستێنشنەکە بکە ئەوە بوو لە محکمەیەکی دەولی لە لەندەن 2 ملیار و 100 میلیۆن دلار درا بە شانی خەڵکی کوردستانە ئێستاکە ئێمە لەگەڵ بەڕێز قسەکەین لە داهاتی ئەو نەوتەی کە ئێمە ئەیفرۆشین لە ڕێگای بۆریەوە ئەو پارە ماگانە پێم وایە ماگانە 100 میلیۆن دلار ئەدرێ بە دەناگاز ئەمە یەکێکە لە سەبەبەکانی کە ناتوانرێ موچەی فەرماندەربەران لە کاتی خۆیان بدرێت ئایا بەڕێز ئاشتی هەورامی کی ئەم سەلاحیەتی پێدا بۆچی ڕێگەی نەدا بە دەناگاز کە هێنای لێرە ئیشکا بۆچی ئەکسێشن نەبکە ئەم پەرلەمانی ئێمە پەخرا بۆ ئەوەی نەتوانین ئەو جۆرە چاودێریان بکەین بەڕێز نێچیروان بارزانی و بەژێر بەڕێز قوبات تاڵەبانی و بەڕێز ئاشتی هەورامی بن بە سوارچاکی مەیدانەکە بەویستی خۆیان بە ئارزوی خۆیان لە مەیدانەکە کار لەسەر سزادانی پەرلەمان بکەن دەست وەردن لە دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی جێبەجێکردن لە دەستی خۆیانە بەویستی خۆیان موچە خۆران کەمکەنەوە مامۆستایان کەمکەنەوە موچەی پەرلەمانتاران ببڕن سزای پەرلەمان وایان کردووە لە پەرلەمانتار بۆ معلومات و بۆی خەڵکی کوردستان بزانێ وایان لە پەرلەمانتار کردووە پەرلەمانتار توانای ئەوەی نییە بانزینی سیارەکەی بکرێ و بەدوادا چونکە من پێم سەیرە هەندێک پەرلەمان ئەوانەی کەوات کارەکەن و ئێستا بێگومان بە لەسەر جیرفانی خۆیان بە سیاری خۆیان بەکاری خۆیان هەندێک کارەکەن
بەڵام هیچی ئەو کارانە ئەنجامی نیە بۆ لە بەرەوەی ئێمە مەرجەعمان سەرۆکایەتی پەرلەمانە ناوهۆڵی پەرلەمانە بێ وەزیرێ بێنین ئێمە متمانی لەوەرگینەوە نتوانین ئەو زۆر باش کارەکانی ئێمە کارێکی سووریە داهاتە ناوخۆیەکان لای جەناب شەفافن بەڕە هیچ شەفاف نییە و بە معلوماتی داهاتی ناوخۆ ئەوەندە ئەرزشی نییە چونکی لە سەدا 95 داهاتی هەرێمی کوردستان لەسەر نەوتە لە سا 5 داهاتەکانی گومرگەکان و باج و زەریبەیە ئەوەی زۆر گرنگە و زۆر ئێمە گرنگی پێدەین داهاتی نەوتە کە لە سەدا 95 لە ڕێگای تەنکەرەوە و بەڕهۆی بۆریەوە ئەڕوا بەداخەوە ئەوەی کەوا بە ڕێگای تەنکەر ئەڕوا دوای حەزەکی دێنە سەری بە هیچ شێوەیە ئاگاداری سپاس دەکەم کاومەگەن کاک تۆر شوان ئەگەر بێنە لای بەڕێز سوپاس بۆ ئامادەبوونت ڕای بەڕێز سەبارەت بە داهاتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان یعنی خەڵک زۆر پرسیار دەکە کە پێش مەسەلەن 2023 هەرێمی کوردستان دەیتوانی خۆی بە داهاتە ناوخۆیەکان بژێنێت بۆچی ئێستا مەسەلەن داهاتە ناوخۆیەکان ڕۆڵێکی ئەوتۆ نابین لە مەسەلەی چارەسەری قەیرانی دارایی و مەسەلەی دابینکردنی موچەی فەرمانبەرە بەڵێ بە ناوی خوای بەخشندەی مێرەبان سوپاس بۆ ئێوە و بە خێراتنی برای بەڕێزم بەڕێز کاک عومەر ئەکەین و سوپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەشان هەڵبەتە مەسلەی داهاتی هەرێمی کوردستان هەمومان ئەزانین کە هەرێمی کوردستان ئەگەر حکومڕانیەکی عادیلانە و باش و کە لە ڕوانگەی خزمەتی هاوڵاتی هەڵقوڵا بێت ئەگەر ئەم بەم شێوازەی هەبێت وڵاتی کوردستانی ئەوە نییە ئەوەندە وڵاتێکی هەژار بێت ژیانی فەرمانبەرانی ژیانی هاوڵاتیانی ژیانی هاونیشتیمانیانی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو هەژاری و بەرەو دواوە هەنگاو بنێت ئێمە ئەزانین ئەگەر ئەم وڵاتە خاوەنی حکومڕانێکی ڕەشید بووایە هەر جغرافیای جوانی هەرێمی کوردستان مایە ئەوەیەکەوە سەدان و هەزاران خەڵک لە وڵاتانی دەرەوە بێن لە کوردستانی ئێمە ئیقامەوە برن نیشتەجێ ببن بمێنەوە سیاحەتی خۆیان بکەن لەم وڵاتە جغرافیای کوردستان لە جغرافیای تورکیا جوانتر و قەشەنگتر نەبێ کەمتر نییە بەڵام وڵاتی شیوێران گرنگجینەدان بە شوێنە گەشتیاریەکان و بە شوێنە جوان و قەشەنگەکان وای کردووەکەوە ئەمە بەشێکی داهات لە ڕوانگەیەوە داهاتێکی بەو شێوەیە نەبێت لە دنیادا نییە وڵاتێک چوو بێتە سەر نەخشەی وڵاتانی بەرهەمهێنی نەوت خاوەن نەوتی خۆی بێت دەیان شێڵگەی هەبێت لەو شێڵگانە نەوت دەربهێنرێت کۆمپانیای کار و کۆمپانیاکانی تر ئەرچی فرۆشتن و دەرهێنانی بکەن لە وڵاتانی دەرەوە لە ڕێگەی بۆڕی و داهاتی لە ڕێگەی بۆڕی و تانکەرەوە نەوت ڕەوانەی وڵاتانی دەرەوە بکات موچەی فەرمانبەرانی پێ نەدرێت اینجا بێجگەلەوەش ڕسومات و باجی ناوخۆ داهاتێکی زۆرە وەکو بەڕێزشتان ئاماژتان پێکرد لە پێش ڕوخانی سەدام فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕاستە ژمارەیان کەم بووە بەس بە داهاتی گومرگەکان کە گومرگەکان بە ئەندازەی ئێستاش داهاتیان زۆر نەبوو موچەی فەرمانبەران لە کاتی خۆیدا دابەش دەکرا ئەوەی ئێستاکە هەیە بە دڵنیاییەوە شەفاف نییە بە دڵنیاییەوە ئەم داهاتە دەستگای یاسایی پەرلەمانی کوردستان کە نوێنەری خەڵکی کوردستانە ئاگای لە عەقدەکان نییە ئاگای لە گرێبەستەکان نییە ئاگان نەبوونی پەرلەمان لە گرێبەستەکان مانای ئەوەیە کە ئەم داهاتە بۆ ئەهداف و ئامانج و ئەجندای حیزبی و بابەتی تر بەکار دەهێنرێت هاوڵاتی هاونیشتیمانی نەبووتە هەدەفی ئەوەی کە لە داهاتدا جێگەی بکرێتەوە مەرکەز بێت بۆ خزمەتکردن و بۆ چاکترکردنی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان من یەک نمونەت بۆ بێنمەوە جارێک بەڕێز کاک ڕێباز حەملان کە وەزیری دارایی بوو بانکێشی لیژنەی پەروەردە خوێندنی باڵامان کرد هەندێک بابەتە بوو کە علاقەی بە خوێندکارانی تواناسازی و فەرمانبەرانەوە بوو دەبارەی موچە و ئەوانە لە کۆتاییدا کە لە کۆتایی کۆبوونەوە کە پرسیاری ئەوم لێ کرد ئایا بەڕێزت ئاگاداری داهاتی خاڵەسنووریەکان هەی وتی بە هیچ شێوێک ئاگاداری ئەو داهاتە نیم حتا ئەوەشی ئاماژە پێکرد وتی لە ئەنجومەنی هەرێمی بۆ نەوت و غاز هەتا ئێستا کە بەشداری کۆبوونەوەکانم کردووە یەک مەحزەرم ئیمزان نەکردووە واژم لەسەر نەکردووە دوای کۆتایی هاتنی کۆبوونەوەکان ئەمەش مانای ئەوەیە کە خودی وەزیری داراییش ئاگاداری ئەم داهاتە نەبووە ئەمە کارەساتەوە وای کردووە کە لەم هەرێمەدا سەر ڕای فرۆشتنی نەوت سەر ڕای داهاتی ناوخۆ زیادکردنی باج و ڕسومات بەڵام ژیان و گوزەران هی فەرمانبەران هی خەڵکی تر ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە دەگەڕێتەوە داهاتی مەسەن بۆ نمونە
فڕۆکەخانەکان داهاتی گومرگەکان ئەمانە هەمووی ئەگەر دیاریش بێ زۆر دیاریشی بەو شێوازە نییە کە بەڕاستی بڵێ ئەمە داهاتە شەفافە و خەڵکی کوردستان و پەرلەمان و دەستگای نزاهە و دیوانی چاودێری پەرلەمانی کوردستان بە تەواوەتی ئاگاداری داهاتەکان هەن حتمما ڕێگری هەیە بۆ نمونە ئەم هەموو ڕەخنانەی کە لەسەر سامانە سروشتەکان و وەزیرەکەی هەیە بۆچی لە بەرەنجامی ئەم هەموو ڕەخنەیە ڕێز لە ڕەخنەکان ناژیرێت بۆچی گۆڕانکاری بەسەر ئەم وەزارەتەدا نایێت بۆچی وەزیرەکەی ناگۆڕێت ئایا لەم هەرێمی کوردستانەدا گەنجێکی خوێندەوار و ڕۆشنبیر و پیشەی نییە کە ئەرشی ئەم وەزارەتە بگرێتە ئەستۆی خۆی بەڵام دیارە ئەهدافەیە ئامانچێ ئامانجەکان بۆ ئەوەیە کە ئەهداف لە داهات لە پەیداکردنی داهات خزمەتکردنی هاوڵاتیان نییە ئەهداف دەوڵەمەندکردنی حیزبە دەوڵەمەندکردنی کەسایەتەکانی حیزبە بە ئاشکرا خۆمە لە پەنای حیزبدا دەیان ملیار و ملیۆن لەر لەم کوردستانەدا پەیدا بوون. زۆر باشکار تورکەوەتە بە چوونی بەرز بەشێکی زۆری داهاتی ناوخۆ لە فڕۆکەخانەکان لە خاڵە سنووریەکان لە مەسلەی پاڵاوگە ناوخۆیەکان و تەنکەر بۆ حیزب دەڕوات؟ ئەمە ئێستا داهاتی خاڵە سنووریەکان شێ هەیە لە کوردستاندا بە تەواوەتی زانیاری هەبێت لەسەر داهاتەکەی چۆن دەڕوات ڕۆژانە چەند تەنکەر دەڕوات داهاتەکەی بۆ شوێ ئەچێت حتا ئەمە وای کردو بەشێک لە خلافاتی نێوان لایەنە سیاسیەکان لەسەر خودی ئەم بابەتانەیە ئاگادار نەبوو لە داهاتەکان خودی حیزبەکانیش هەمویان ئاگادار نین بەدڵنیاییەوە شەفاف نییە. اینجا بۆ نمونە دیوانی چاودێری دارایی ئایا ئاگاداری هەموو بابەتەکان هەیە بەدڵنیاییەوە ئاگادار نییە دەستگای لیژنەی نەزاهەت لە پەرلەمانی کوردستان دەستەی نەزاهەت بە هەمان شێوە لە هەرێمی کوردستان ئەمانە هیچی ناتوانیوە قەنەعەت بە خۆیان بکەن کە ئاگاداری داهاتەکانی هەرێمی کوردستان بن. لە کۆتاییدا ئێستا هاتوون دوای چەندین ساڵ ڕەوانەکردنی نەوت بۆ دەرەوە کۆمپانیایەکی بیانی دەهێنە وڵاتی ئێمەوە ئەمە لەلایەکدا جێی پرسیارە ئەی باشە کە بەتەمان لەگەڵ حکوومەتی عێراق ڕێبکەون داهاتی نەوتی هەرێمی کوردستان تەسلیمی بەغدا بکەن و بەغدا مانگانە پارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت بۆچی ئەمە هێنراوەتە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئیشەکانیشیدا بڕەپارەیەکی خەیاڵی پێدەدرێت خۆمەش خۆی لە خۆیدا بەڕاستی بە هەدەردانی داهات و سامانی وڵاتە ئەو دەستگا خۆماڵیانی کە خۆمان هەیە بۆچی زیاتر ڕێگایان پێ نادرێت کە تحقیق لە داهاتی وڵات و لە وردبینی داهات بکەن لە هەرێمەکەمان. زۆر سپاس کاوی تو دواتەگرم بۆ لای بەرز کاومەر بەرز بۆچی وتت داهاتی ناوخۆ ئەوەندە نیە خۆی تەنکەرەنوتەکانیش بەشێکن لە داهاتی ناوخۆ ینی پێ دوێ ئەوەی کە بەشێکی گەورەی داهاتی ناوخۆ بۆ حیزب دەڕوات بۆ کۆمپانیەکانی حیزب دەڕوات مەبەستی من کەوتم داهاتی ناوخۆ لە سەدا 95 بە لە سەدا 5 ینی قەزم لەوە نەبوو نەوتی ناوخۆش و باڵاوگەکانیش ینی بۆ معلوماتی بەڕێزت مەسەرەن ئێستا کۆمپانیای کار زۆربەی ئیشەکانی کارەکانی نەوت دەرهێنان و فرۆشتن و هەڵێنجای نەوت و پاڵاوتنی نەوت کۆمپانیای کارەکە لێرەش کۆمپانایکەی کا بەناوی کۆمپانیای قەیوان پێم وایە ئەو دوو کۆمپانیایکن ئەم لا کۆمپانیایکی حیزبیە و لا کۆمپانیایکی حیزبیە و ئەم دوو پاڵاوگەیەش کە دروستکراوەیەکیان لە سنووری سلەیمانیوێکیان لە سنووری هەولێر هەردووکی دوو پاڵاوگە بوون بە ڕێگای لەسەر بودجەی فیدراالی دروستکراون و ئێستا بوونەتە دوو پاڵاوگەی دوو کۆمپانیای حیزبی و هەرێکێک لەم پاڵاوگانە کە نەوتی خای بۆ ڕوا یەک بەرمیلی بە $7 بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە پاڵێون کە ئەمە بەپێی هەموو ئەو زانیارانەی من هەمە لەسەر پاڵاوتنی وت و بەدەچون بۆ کردووە بە لە 150 ئەم پارەیە لە زۆربەی وڵاتانی دنیا پاڵفتەی نەوتەکرێ ینی بەرمیلێک نەوت بە لە 150 لە ساحەفەکە کە کاتە تقریبا $8 یان $9 ئەکرێ پاڵفتە بکرێ ئەوەی کێ لە سەبەکانە کەواتۆ نازانی داهاتی ئەم هەرێمە بۆکوێ ئەچێوچی دەدێ و من بۆ پشتگیری بۆ قسەکانی کاک دکتۆر شوان من بۆ خۆم کاتی خۆی لە کاک ڕێبازشم پرسی ئەو تەنکەرەنوتانی کە بەڕێزت باسی دەکەی وتی من بە هیچ جۆرێ ئاگاداری فرۆشتنی نەوت نیم لە ڕێگای تەنکەرەوە تەنها ئاگاداری ئەو نەوتەم کە لە ڕێگای بۆریەوە ئەفرۆشرێ ئەو تەنک ئەوانشی کە بە تەنکە ئەفرۆشرێ ئەوە لەم لا پێم وایە لە زۆنی ئەم لە حیزبێک لی بەرپرسیارە و لە زۆنی ئەو لاش حیزبەکەی تر لی بەرپرسیارە کەواتە ئەبێ خەڵکی کوردستان ئەمە قبول نەکە و خۆت گوێت لێبوو لەم ڕۆژانە یەکێ لە برادرانی حیزبەکانی دەسەڵات وتی ئەندای مەکتەبی سیاسیمان هەیە 100 ملیۆن
دۆلاری لەلایە یعنی ئەم 100 میلیۆن دلار لە کێوە هاتووە کەواتە ئەم بودجەی ناوخۆ و فرۆشتی نەوتی ناوخۆ دیارە بۆ کوێچێ بۆ حیزب دەڕوات ئەمە چێ بۆ گیرفانی بەڕای من بۆ حیزبیش ناڕۆ من تەسەورەکەم حتا پارتی ویشێتیش هەردووکیان دوو حیزبی فەقیر بن ئێستا ئەچێت بۆ دەسەڵاتداران و نخبەی ناو حیزب و من گومانم لەوە هەیە کە ئێستا پارە نەبێت لە هەرێمی کوردستانە بەڕای من پارە هەیە بەڵام هەردووکیان هەردوولایەن ئەمانیش و ئەوانیش هەمیکێتی ئەم پارتی حەزەری زۆر ئەکەن لە دوو ئیدارەیی و جارێکە گەڕانەوە بۆ ئیدارەیی و یانوێ ئەم پارەیە احتیاط بمێنێتەوە لای خۆیان بۆی لە کاتی پێویستە ئیدارەی ئەندامەکان و ئەو ئیدارەی پێ بدەن بۆ خۆیان و هەر ئەوە یەکێ لە سەبەکانی شەکات نایانەوێ مەسەن هەولێر نایەوێ ئەو پارەی بە کامیلی کە لەژێر دەستایەتی بێت ناو بڵێن تەوزیعی کا بۆ سەر کارمەندانە اینجا لەیادت نەچێ تەنها بوجە نییە کاک حەچیم ینی مەسەلە پرۆژەکانی وەبەرهێنانە کە جادەیە پردە بژێرخانی ئابووری کوردستان هەمووی وەستاوە سەدان تقریبا 22,000 پرۆژە لە هەرێمی کوردستانە وەستاوە گەورەترین کارەساتە ئەمە بوجەی بەکاربردنە ناو دائیرەکان ناتوان خۆیان بەڕێوە بەرن بۆ یەک نمونەی زۆر بەسیطی کە بۆ بەڕێت باسکەم ئەو بوجەیی کە ئەو نەوتشی کە لە ڕێگای بۆریەوە دەفرۆشیە پارەکەی دێتە بانقێک بە ناوی بانقی کوردستان ئەم بانقە تا ئەم لەحزەیەش کە من قسە لەگەڵ بەڕێز دەکەم $100 بە 170,000 دینارە گۆڕێتەوە ئەی ڕادستی حکوومەتێکا یعنی خۆی بە 130,000 دینار زیاتریش ئێستا کەواتە ئۆتۆماتیکیان لە سەدادەی ئەو پارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستێکەوێ لە کۆمپانیەکانی دەرەوەیەتە ناو بانقی کوردستان لە سەدادەی ئەڕوادوانی ئەگەر 500 میلیۆن دلار داهاتی نەوت بێ لە ڕێگای بۆریەوە بە ئۆتۆماتیکیان 50 میلیۆن دلاری مانگانە ئەچێ بۆ بانقی کوردستان کە بانقێکی حیزبیە بانقێکی سەر بە کەسێکی حیزبیە لە هەرێمی کوردستانە بەڵێ نزیکە لە کەسێکە نزیکە لە پارتی دیموکراتی کوردستانەوە ئەمە یەکێک لە داواکانی ئێمە داوایان لێکەن کاک ئەم هیچ نەبێ ئەگەر هەر لە بانقی کوردستانیش ئەی گۆڕنەوە بە سیعرێکی ڕۆژ بیگۆڕنەوە با لە سەدادە نەبێ قازانجەکەی لە سەدا یەک بێ با لە سەدا دوو بێ ناکرێتەوە پارێکی بە بەردەوامی ئەوە تقریبا 1 ساڵ زیاترە هەر بە 170,000 دینار گۆڕیوێنێتەوە ئەمە منطقیتیانە لەبەرەوە باشتر ئەمە یە ناشەفافیەکە کە جەناب باسی ناڕوونیەکەی ناڕوونی قورس لێرەیە ناڕوونی قورس لەوانیە مەسەن تۆ مەسەن بۆ نمونە ئێمە چوین لەو بینە سەیری لەگەڵ بانکێکا ئیشمان کرد کابرایەک بە ناڕەوا مەسەرەن 9 میلیارد دیناری سەرف کردووە بۆ کەسێک کە ناوت شایستە بووە ڕاستە ئێمە کەشفمان کردو و ناجایزە بەڵام ئەمە قەترەیەکە لە چاو ئەو پارە زیادانەی کە لە شوێنەکانی سەرەوە دەکرێت کە بۆ پێش 2023 کوردستان توانای خۆشیان نییە بوو کە ڕەنگە زۆر بەم شێوێندا خاڵی سنووری نەو بێ بەم شێوە ئاڵوگۆڕی بازرگانی نەبێ ڕەنگە بەم شێوە باقی غرامەش زیاد نەبێسراوە ئەمە زۆر سوارێکی منطقیە و زۆر جاریش ئێمە بۆ تۆمەتبارەکرین ئەڵێن لە ڕێگای هەندێک لە ئەندام پەرلەمانەکانەوە و توانە ئێمە بە داهاتی ناوخۆ ئەتوانین هەرێمی کوردستان ئەو کاتە هەرێمی کوردستان ڕێژەی دانیشتوانی گوند لە چاو شارە لە 160 بوو ئەمە بابگەڕینەوە بۆ مازیکی زۆر دوور نا بەڵام ئێستا ڕێژەی دانیشتوانی شار لە چاو گوندا لە 100 بۆ لە 90 بۆ لە 100 دێ یعنی هەموو خەڵک بۆ بە شارنشین 1,400,000 موچەخۆر لە هەرێمی کوردستان هەیە یعنی تۆ ئەگەر بالغەکانی بەرەسەرەوەگەر هەرێمی کوردستان 5 میلیۆن کەس بێ 2 میلیۆن و نیوی خوارەژدە ساڵە 2 میلیۆن و نیوی سەرژدە ساڵە 1,400,000 ئەکاتەن یعنی لە نیوە زیاتری 2 میلیۆن نیوەکەیە یعنی ئەتوانێت ئەکرێ بڵێ لە هەر دوو کەس 1.25 موچەخۆرە لە هەرێمی کوردستانە کەواتە تۆ ناتوانانی بە داهاتی ناوخۆ موچەی خەڵکی هەرێمی کارمەندەکانی هەرێمی کوردستان بکەیت ئێرە لە هەموو وڵاتانی دنیا ئاوا باوە لە مەسەن بۆ نمونە لە 75 کەس زۆربەی ستاندەردەکان واڵێن یەک کارمەندی هەیە لە هەرێمی کوردستانە لە 4 کەس یەک کەسی کارمەندە هەر 4 کەس لە هەرێمی کوردستانە یەک کەسی کارمەندە دەگەر ئەو تقریبا ئەتوانین بڵین لە 4 بۆ 5 کەس یەک کەسی کارمەندە ئەمە لە کارەساتە بەڵام بەستەوەی کە بەداهاتی ناوخۆ موچە ئەو قورسە ناتوانانی بدەیت بەنەوتی شەوەی کە نەخێر بەتەنکەریش من بەستمەوە نییە کاتێ ئەمانوت ئەگەر
شەفاف بێ داهاتی خاڵە سنووریەکان باج و زەریبە و فرۆشتنی زەویزار و ئەوەی کەوا لە هەرێمی کوردستانە داهاتەوە ئێمە بینین ئەگەر کارمەندی هەرێمی کوردستان بە شێوەیە وایە وەک پێویست بۆ نمونە هەموو کارمەندانی هەرێمی کوردستان 250,000 کەس بۆیە کە بەڕێم بە پێی ستانداردەکان 250,000 کەس زۆریشە بۆ بەرەوە بۆ هەرێمی کوردستان هەمووی 250,000 کەس زۆریشە ئێمە 1,400,000 کارمەند موچە خۆرمان هەیە بۆیە لە هەرێمی کوردستانە بە هەموو موچە خۆرەکانی نەگەشتایەتە 9 ملیۆن کەس بە خاننشینەکانیشەوە بەڵام تۆ ئێستا 1,400,000 موچە خۆرە دەیە کەواتە تۆ ناتوانین پارەی موچە خۆرەکانی دامیکەی پرۆژەی زەبەلاع دروستکەی فرگە دروستکەی هایوەی دروستکەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و ئۆڤەرپاس و ئەندەرپاس دروستکەی زۆر کەسیش پرسیارە کاڵێک کاکەم بووجی لە ساحەڤەی کاتچی لاتوە ئەو دیلێ ساحەڤەیە لە گیرفانی حکوومەتی هەرێمی کوردستان قاسی حکوومەتی هەرێمی کوردستان هاتو دەرەوە ئێستا لە گیرفانی سەرمایەدارەکانە و زۆر بەشی چوەتە دەرەوەی هەرێمی کوردستان یەک نمونەی زۆر بەسیط بۆ بەڕێز بێنمەوە دوو هەر ئەگەر ڕێگەم بدەیەمە تاواکەم مەسەن دوو کۆمپانیای زۆر گرنگمانەیە لە هەرێمی کوردستانە کۆڕەک تیلیکۆم لەگەڵ ئاسیاسیا ئەم دوو کۆمپانیا زەبەلاحە کە هەن بەپێی ئەو زانیاریانی من هەمێ لە نێوان مانگانە 300 بۆ 400 ملیۆن دلار قازانجەکەن حکوومەتی هەرێم نەیتوانیوە لە مانا بێ بە شەریک پشتی هەبێ لە مانا کە ئیتوانی بە 1 ملیار دلار هەل لەم لا ملیارێ لەو لا ملیارە بێ بە شەریکم دوو کۆمپانیا سە کۆمپانیاکی قەتەری و کۆمپانیاکی فەڕەنسی هاتووە بەردەوام مانگانە لە گیرفانی من و تۆ کە کۆ ئەبێتەوە قسەی پێگەین بە تەلەفۆن مانگانە نزیکەی 150 ملیۆن دلار چێ دەرەوە ینی پارە لە هەرێمی کوردستانە نەماوە سیولە لە هەرێمی کوردستانە نامێنێ خەریکە بانکەکان بە تەواوی ئیفلاس دەکەن و بەتاڵە بێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەنەما مشکلێک لە هەرێمی کوردستانە نی بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێست ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر دەگەڕێنەوە لای کاک دکتۆر شوان لە هەورێت لەگەڵمان بمێنە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک دکتۆر ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە بۆچی تاکو ئێستا دام و دەستگا چاودێریەکان هەول لە پەرلەمانی کوردستان بەر لەوەی کە پەک بخرێەوە دیوانی چاودێری دارایی وەرەستەی نێزا لە هەرێمی کوردستان نایانتوانیوە مەسەلەن شەفافیت لە داهاتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بەرزەسە بکەن لە خاڵە سنووریەکان لە فڕۆکەخانەکان و لە پاڵاو گەنەوەتیەکان و لەو نەوتش کە بەتەنکەر ڕەوانە دەکرێت کەم تەرخەمی لە خۆیان یاخود ڕێگری هەبووە. وڵا هەڵبەتە بەدڵنیاییەوە ڕێگری هەیە ئەگەر پەرلەمانی کوردستان کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکات گەورەترین دام و دەستگای یاساییە مەرجع لە هەرێمی کوردستاندا ئەگەر ئەو خودی خۆی ئاگاداری تەفاسیلی فرۆشتن و عەقدی 50 ساڵی نەوت نەبێت ئەوە دەستگاکانی خوار ئەو بەدڵنیاییەوە ئەوانیش زانیاری وەکو پێویستیان نییە و ئەگەر هەوڵیش بدەن زانیاری تەواو لەسەر داهاتی نەوت بەدەستبێنن
بەدڵنیاییەوە ڕێگری لە بەردەمیاندا هەیە. ئەجینە ئەگەر دیوانی چاودێری حتا جاری وایە هەیمنەی حیزبی بەسەر دیوانی چاودێری و بەسەر دەستەکان و بەسەر لیژنەکانیشدا هەیە. ئەمە وا دەکات کە وەکو پێویست نەتوانن تحقیق لە داهاتی نەوت و لە وەزارەتی پەیوەندیدار ئایا داهاتی سامانە سروشتەکانە یاخود داهاتی گومرگەکانە یاخودەوەی کە پەیوەندی بەو داهاتانەوەی کە دێتەوە وەزارەتی دارایی. ئەمە بەدڵنیاییەوە ڕێگری هەبووە هەموو ئەو ڕێگریانە وای کردووە کە ئێستا کوردستان بەو ئاقارە بگات کە موچەی فەرمانبەرانی کوردستان لە ساڵی ڕابردوو بۆ 4 مانگ نەدرێت و لە ئێستاشدا کە چەندین بەڵێنیاندا ئێمە ڕێژەی دەرەوەی نەوت ئەگەیرینە ملیۆنێک و لە هەموو مانجێکدا ئەو نیێ موچە و چارەگە موچە ئەیدەین بەڵام هیچی بڕێنەکان نەهاتە دی. لەبەر ئەوەی تەنها چەند کەسێک ئاگاداری داهاتی نەوتن کە لە ڕێژەی لەستانەوە پێنجی داهاتی کوردستان نەوتەکەش بە نادیاری بە ناشەفافی ماوەتەوە و ئەو دەستگایانەش کە ئێستا وجودیان هەیە بە ناوی دیوانی چاودێری و بە ناوی دەستەی نەزاها ئەگەر نەتوانن ڕۆڵی خۆیان ببینن لە هەر وڵاتێکی تر بواە تا ئێستا دەستیان لە کار دەکێشایەوە چونکە ئەوان ناتوانن وەکو پێویست ڕۆڵی خۆیان ببینن. لە شوێدا بۆ تا ئێستا راپۆرتێکی تەفاسیلیان بڵاو کردبێتەوە لەسەر داهاتی گومرجی ئیبراهیم خەلیل، لەسەر داهاتی باشماغ، عاجۆمەران، گەرمیان، شوێنەکانی تر، یان لەسەر داهاتی نەوتی مانگانە، یان ڕەخنەکانیان لەو راپۆرتانەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان بڵاوی دەکاتەوە. هەمووی بە بێدەنگی و بە کش و ماتی دەڕوات بەڕێوە و ناتوانن ئەدای خۆیان بە تەواوەتی ئەنجام بدەن. ئەم پێش هەموو شتێک مادەم پەرلەمان ئاگاداری وردیاتەکان نیە و هەروە ناکرێت گلەی لە دەستە و لە دیوانی چاودێری و لەوانی لە خوار ئەوانەوەیە بکرێت. ئێستا پێم وایە ئەم بابەتە پێویست بوو بەڕاستی ئەوانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەشدارن لە ئەنجومەی نەوت و ئەنجومەنی هەرێمی بۆ داهاتی بۆ نەوت و غاز بەشدارن پێویست بەڕاستی هەڵوێستی ڕاشکاوانەتریان هەبوایە. ئەگەر ئەوان ئاگاداری داهاتەکەنین بۆ خەڵکی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەگەریدا ڕەنگەیان بەیە خەلەلەکانیان دیار خست باە چکە بەڕاستی ئێوساوەکو کارەسات وایە خەڵکی کوردستان چاوی لەوەیە کە لە داهاتی نەوت مانگانە پارەی بۆ بچێتە ماڵەوە بەڵام ئێستاکەینێ موچەی فەرمانبەرانیشی نادرێت. ئەگەر ئەوانەی ئەمڕۆ حکومڕان لە هەرێمی کوردستاندا لەگەڵ داهاتی نەوت بیانویست بە سیاسەتی شەفافی پیادە بکەن ئەبوو ئەو یاسای کوردستان بۆ داهاتی نەوت و غاز کە باشترین یاسای ئەم خولەی پەرلەمانی کوردستانە کاتێک کە پەسەند دەکرا ئەبوو بە پەلا حیزبە بەشداربووەکانی حکوومەت حیزبە باڵادەستەکان هەوڵی پێکەنانی دەستەکاندا بووایە. ئەگەر ئەم دەستەیە پێکەندرابایە ئێستا پێویستی بۆ نەدەکرا پارێکی زۆر بە هەدەر بدرێت بە کۆمپانیای دیلۆیتی کە کۆمپانیایکی بیانیە بێتە حەقل داهاتکە. ئەم یاسایی کە لەم خولەدا ئەم یاسای پەسەند کردووە باس لەوە دەکات داهاتەکە چۆن سەرف دەکرێت چۆن خەرج دەکرێت بۆ کام سێکتەرانە خەرج دەکرێت بەڵام کە ئەوە پێک نەهات ئەو باشترین دلیلە کە نانێت داهاتی نەوت و غاز نە پەرلەمان ئیطلاعی هەبێت بەسەریاندا نە دەستگای چاودێری نەدەستەکانی تریش زۆر شێوازە تا ئێستا ماوەتەوە و لایەنە بەشداربووەکانی زیاتر هەندێک بۆڵە بۆڵ و ڕەخنەی سەرلێ و بلێویان هەیە. یعنی ئەوە نییە بڵێ ئەگەر ئەم داهاتە مانگانە ئەو راپۆرتانەی کە ئێمە ڕخنەمان هەیە لەسەری بۆ مانگێکی تر ئەم ڕەخنانە چارەسەر نەکرێت داهاتەکە شەفاف نەکرێت ئەو ڕقم حیسابەتانەی کە بۆ پارەی داهاتی نەوت دیاریکراون لە دەرەوە لە ناوە هەمویان ئاشکرا نەکرێن ئێمە ئەم هەڵوێسە وەردەگرین چیتر ڕۆلی تەماشاکەر نابینی. زۆر باشە کاکتۆر بە بڕای تۆ ئەگەر ئێستا پێشتر پەرلەمانیش نەیتوانێت مەسەلەن داهاتە ناوخۆیەکان بە تەواوەتی شەفاف بکات لە خاڵە سنووریەکان لە فڕۆکەخانەکان و لە داهاتی تەنکەرژ ئێستا گەر کارا بووە لەم خولە پەک نەخرابە پێ دوای دەیتوانی ئەو کارەی بکات یاخود ئێستا ڕۆڵی چی دەبوو مەسەلەن؟ وڵای ڕۆڵەکە وەکو ئێستا هەر نەدەو بەو شێوەیە کە ئێستا کە هەموو شتێک پەچی خراوە و پەرلەمان ناتوانێت ڕۆڵی چاودێری ببینێ بەسەر ئەو وەزارەتانەی کە خۆی متمانەی پێداوە بەڵام داهات ئەکرێ ئێستا ئەکرێ بۆ نمونە ئێستا داهاتی سلێمانی زۆر شەفاف بێت زۆر یعنی بیکەنە دەلیل و بیکەنە بەڵگا بۆ ئەوی کە داهاتی ئێمە مانگانە بەو شێوازەیە و بەو شێوەیە خەرج دەکرێت و ئێمە وەکو بڵێن ئەنجومەنی پارێزگا ئاگاداری داهاتەکانن ئاگاداری ئەو سێکتەرانی کەوا بۆی خەرج دەکرێت
ئاگاداری ئەو گومەرگان کە لە سووری ئەو پارێزگایدایە شێوازێکی نمونەی پێشکەش کرابایە ئەمەدە و بە فشارێک بەڕاستی بۆ سەر پارێزگاکانی تر بۆ سەر ئەو دەسەڵاتانەی کە بە زوم دابەشکراون بۆی ئەویش بێتە ژێربارەوە بەڵام ئێستا بەداخەوە هیچی بەو شێوازە نییە داهاتەکەی زۆر شەفاف و ڕوون و ئاشکرا بێت و تا بڵێن ئەمە لێرە شەفافی ڕێژەکەی بەو شێوەیە و لە شوێنەکانی تر ڕێژەکەی باڵانسەکەی یاخود لە خوارەوەیە یاخود سەرکەوتوترە یعنی بە شێوازێکی نادیاری حیزب زاڵە بەسەر داهاتەکانی وڵاتدا بربەستی زۆر گەورە هەیە بۆی ئەم داهاتە شەفاف بێت ئەمە وای کردووەکەوە سەرچەم ئەو ناو دەستگا و دەستگایانێکەوە تایبەتم بەڕقابەی مالی و بەڕقابەی داهات نەتوان ڕۆڵی خۆیان وەکو پێویست بجێڕن. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم بۆ لە بەسکا و مرسەبات بۆی کە پێ دوایە لە هیچ شوێنێکی دنیا حەزب بەم شێوەیە تەخشان بەداهاتی ناو خۆ بکات ینی بۆ نمونە ئێستا لە کوردستان حیزب پێ بیرە ناوتیە بێت یاخود تەنکەری هەبێت بۆ فرۆشتنەوت ئینسان ناکرێت ئێستا بە بەڵگەوە بێڵێ بەڵام بەپێی ئەوەی ئێمە بیستومانە خەڵک هەیە بیری نەوتی هەیە خەڵک هەیە پاڵایشگای هەیە خەڵکی ژێ سەهمی لە نەوتا هەیە ئەمە خەڵکی حیزبی بڵام تەبەن هەردوو حیزبی دەسەڵات ئەگەر نەژبێ لە پەناو کۆمپانیانەی کە باسمان کرد کۆمپانیایان هەیە کە بەسکاری نەوتەکە کاری گواستنەوەی نەوتەکە کاری دەرهێنانی نەوتەکە ئەمانە یەکێ لە خەتەرەکان گواستنەوەی نەوتە زۆربەی دەستکەوتەکان لە مەسەری گواستنەوەی نەوتە من پێم خۆش بوو تیش بخەمە سەر دوو بابەت چاودێری دارایی کە و دەستەی نەزاها کە هەردووشی لە هەرێمی کوردستانە هەیە پێم وایە دوو جۆر چاودێری داراییمان هەیە و دوو جۆر دەستەی نەزاهامان هەیە لێرە ئێستا چاودێری دارایی هەولێر جیایە لەگەڵ چاودێری دارایی سلێمانی بەڕاستی چاودێری دارایی سلێمانی چالاکترن هەرچەندە هیچیان ڕێگەیان پێ نەدراوە نە لەملا نە لەولا دەست بۆ داهاتی نەوت بەرن و داهاتی نەوت چێبکەنەوە بەڵام وەکو نمونە مەسەن چاودێری دارایی سلێمانی راپۆرتی هەیە لەسەر خاڵە سنووریەکان راپۆرتی هەیە لەسەر فرگەی سلێمانی بۆ نمە راپۆرتێکی 200 لاپەڕی لەسەر فرگەی سلێمانی مەمەسم مەتارە من بە مەتارە لەم فرگە بڵاو کردەوە کە کۆمپانیایکی حیزبی بەنیاز بوو بۆ ماوەی 45 ساڵ داهاتی کۆمپانیەکە بە خۆی بەرێ ڕەزامەندی دەستەی وەبەرهێنانیشی وەرگرت بوو ڕەزامەندی وەزارەتی داراییشی وەرگرت بوو حەوت جۆر داهات هەبوو لە ناو فرگەی سلێمانیا هەر حەوت جۆر داهاتەکە بەرێ بە بیانی ئەوەی ئەکستێنشنێک ینی فراوانکردنێک تێرمیناڵەکە گەورەکە کە من داخلی ئەو مەزبابەتە بووم و ڕادستی من کرا و من بۆ داداچوونم کرد پەیوەندیم لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگرەکەی و کرد و توانیمان و دامان بە داواکاری گشتی ئێستا بەڕاستی ئەکرێ بڵین لە ناو ڕامان کرد ئەو بابەتە هەرچەندە بە نایاسایی وەزیری گواستنەوە گەیاندن هەر بۆ ئەو کۆمپانیایە 5 ساڵیکەی بۆ نوێکرێتەوە گرێبەستەکە بەڵام نەک بەو شێوەیە کە لە کۆنتراکتەکە هاتبوو هەموو داهاتەکان بەرێ بۆ خۆی کە ئەوش بە شێوەیەکی ناسای من ئەوەشم داوا بدەکە کەواتە من ئەتوانم بڵێم لە هەرێ لە زۆنی ئەملا زۆنی سەوز جۆرێک لە کرانەوە جۆرێک لە شەفافیت زیاترەیە لە هەرێمی ئەولا داواکاری گشتی بگرە دەڵێ بۆ نمونە لە سلێمانی داهاتەکەی ناگەڕێتەوە بۆ حکومەت مەسەلەن 50 بۆ 6 میلیارد دینار کە ناگەڕێتەوە بۆ حکومەت داهاتی سلێمانی پەرلەمانتارێکی فراکسیۆنی باز ئەوە ئەبێت خۆی وەڵامی ئەو شتە بداتەوە بەڵام بەپێی ئەو زانیارەی من هەمە مەسەن داواکاری گشتی و دەستەی دەسپا دووش سێش هەیە لە سلێمانی ئێستاکارەکە و لە هەولێریش هەیە چاودێری دارایی هەیە زۆر چالاکە لێرە و دەستەی نەزاهە هەیە لێرە بەڕێوەبەرایەتێکیان هەیە بۆی هەموو خەڵکی کوردستانەکە دەبێت بەناوی بەڕێوەبەرایەتی لێکۆڵینەوەی دەسپاکی کە زۆر چالاکە و دادگایەکیش دروست بووە سەر سلێمانی بەناوی دادگای لێکۆڵینەوەی دەسپاشی ئەمەش ئێستا تازە دروست بووە زۆر بەپە لە کەیسەکان ئەجوڵێنێ و کاریان لەسەرەکە و ئیشیان لەسەرەکە و داواکاری گشتیش بە بەردەوامی لەسەر خەتە هەر کەسێک بێتێ بەردەمی داواکاری گشتی ئەوانەی ئێمە بردومانە بۆ هەرچیمان بردووە نە داواکاری گشتی تەقسیری کردووە نە دەستەی لێ بەڵام بۆ کێشەی مەسەرەن تەنکەرەنەوتەکانیش لەم لە هەولێرە شێوەرچارە سەرش نەکراوە خۆڕۆشین تەنکەرەنەوتەکان تا ئەم لەحزەیە ئێمە کە پەرلەمان کاران نەبوو ناتوانینەوە ئیشی تاپەن خۆ جەناب دەزانی ئیشی لیژنەی وزە و سەرچاوە سروشتەکان و لیژنەی داراییە لە پەرلەمانی کوردستان من پێم خۆش بوو یەک تیش بخەمە سەر ئەو کۆمپانیایی کە هاتووەتە هەرێمی کوردستانەوە بە ناوی دیلۆیت بۆ علاساس بۆ وردبینیکردنی داهاتی نەوت لە هەرێمی کوردستانە من بەلای منەوە هێنانی ئەم کۆمپانیایە کارێکی زۆر یاساییە لەبەرەوە
هێنانی هەر کۆمپانیایەک پێویستە بە بانگەواز بکرێت بەپی یاساکار پێرەوەکەوەکان لە هەرێمی کوردستانە ئەگەر کە بانگەواز کرات چەند کۆمپانیا بێنێ مشارەکەکەن ئەگەر بە شێوەی بانکێشتی ڕاستەوخۆش بانک بگرێ پێویستە لە 5 کۆمپانیا کەمتر نەبن ئەوانەی کەوا بانگەکرێن ئەمانە هیچی ڕوون نییە لای ئێمە چۆن کراوە سەرباری ئەمان هەمووی ئایا ئەمە پێویست بوو بهێنرێت یا پێویست نەبووە ئایا بەپێی ئەو زانیاری من هەمە لە چاودێری دارایی پرسیارم کردو ئەوان توانای ئەوان هەبووە کە ئەم چاودێری بکەن بەڵام بڤەیە بۆ ئەوان بچنە ناو داهاتینەوە و دەست بۆ چاودێریکردنی داهاتینەوت بەرن سەرباری ئەمانش هەمووی ئەبواە ئەگەر هەر نەشیان توانی چاودێری دارایی خۆی ئەمەی بهێنیان نەک حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەبێ چاودێری بکرێ لە ڕێگای چاودێری دارەوە نابێ ئەو بچێت کۆمپانیایەک بێنێ بۆ چاودێریکردندا ئەمە خەتەرێکی زۆر جددیە کە ئەوایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەڵە گەورەی نەکردا. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر ئەگەر بگرین لای بەرز دو پرسیارم بۆ بەڕێ چەند سەبارەت بۆی ئەگەر پێ وایە داهاتی ناوخۆ لە خاڵە سنووریەکان لە مەسەلەی تەنکردنەوتەکان لە فڕۆکەخانەکان شەفاف بکرێت لەگەڵ داهاتی نەوت بە بۆری زۆر زیاتر نییە لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان؟ والله من حسن اختصاصم نە لە لجنەی ئابووریم نە لە لجنەی سامانە سروشتەکانم بەڵام ئەگەر وڵاتێک ڕۆژانە خۆیان نەڵم مەسەن 550,000 بەرمیل نەوت ڕەوانەی وڵاتانی دەرەوە بکە کە ڕێژەکەی زۆر لەوە زیاترە بۆ 700 بۆ 800,000 بەرمیلە و لەگەڵ داهاتی تانکەرەکان و لەگەڵ داهاتی ناوخۆ بە دڵنیاییەوە ئەگەر داهاتی وڵات بۆ ئەجندایەکی سیاسی سوودی لێوە نەگیرێت یاخود بەکار نەهێنرێت ئەتواندرێ موچەی فەرمانبەرانی کوردستان بدرێت و خۆشیان داهات ئەو کاتێک کە سیاسەتی ئیجباری پاشەکەوتیان داهێنا باس لەوەکرا کە داهاتی نەوت بەرزکرایەوە موچەکەش دەستکاری دەکرێت بەڵام داهاتی ئەم وڵاتە بە هەدەر لەدرێت ئەوە وەکو کەسێکی سەرۆکی حکوومەتی کابینەی 5 بەڕێز دکتۆر بەرهەم ڕایگەیاندکەوە بەشێکی زۆر لە داهاتی ئەم وڵاتە بە هەدەر درراوە ڕەوانەی وڵاتانی دەرەوە کراوە تا ئێستا لیژنەیەکی نێودەوڵەتی یاخود لیژنەیەکی ناوخۆ لەلایەنە بەشداربەکانی حکوومەت پێک نەهێنرا بۆ تحقیق لەوەی کەوا چێ ئەم پارەی ڕەوانەی وڵاتانی دەرەوە کردووە لە چ بانقێک خەوێنراوە و بە سوود و ڕیبا چەندی دێتە سەر هەروە ئەو 5 ملیارەیەکەوە کاتی خۆیان باسییان کردەوە لە بانقێک بە ناوی وابزام HLBS شێکی وادانراوە ئەم پارەیەکی لێکراوە و ئەگەر ئەوان بیانێ ئەم داهاتە بەو شێوازەی ئێستا کە بە دەرزەن و بە هەزانە خەڵک خانەشن بگرێت بە پلەی سەربازی و دەیان وەزیر کە یەک سانیە و یەک خولەک وەزیر نەبوون بە وەزیر خانەشن بکرێن و هەروەها ئەم هەموو فەرمانبەرانێکەوە بە ئەجندای سیاسی دامەزێنراون ئەگەر داهات زیاد تیشکا بەو شێوازە هەر ئەم وڵات تووشی قەیران دەبێت لەبەرەوە چاکسازیکردن لەو سێکتەرانێکەوە سێکتەری خانەنشین کە نەعەدالەتی زۆر تێدایە هەروەها لەی فەرمانبەران و هەروەها مەسەلەن بابەتی مەسەلەن پێشمەرگە کە ئێستا ئێمە لەگەڵ ئەم هەموو داهاتێک کە لە هەرێمی کوردستان هەیە ئێستا ئێمە ناچار بووین بۆ تەواوکردنی موچەی پێشمەرگە وڵاتیشی وەکو ئەمریکا بێ موچەی پێشمەرگە بدات کەمە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە و کارەساتەکە لە داهاتوودا دەردەکەوێت کە ئێمە بتوانین هێزی پێشمەرگە کەمای ڕەمز و مەقاومەت و خەڵکی کوردستانە نەتوانین موچیان لە کاتی خۆیدا پێ بدەین چۆن بڵین ناچار بین وڵاتێکی دەرەوە ئەم موچەیە بدات کە لە بەرامبەردا دەیان ئەجندای خۆی هەیە. بەڵێ سپاس دەکەین کاکتۆر کامەریان زۆر بە کوتناوەنی خولەک سپار بووی کە پێدوایگە داهاتی ناوخۆ ئەوی بە بۆریش دەڕوات شەفاف بێ زیاترین لە موچەی فەرمانبەرە؟ من لە کۆتایی ئەمەیە بە بەڕێزت بڵێم ئێمە ئەگەر دەستمان بۆ نەوت نەبردایە باشتر بوو لەوەی دەستمان بۆ برد بەڵام بێگومان بە لەوەی ئەگەر داهاتی ناوخۆ بەبێ بۆریش تەنکەرە نەوتەکان لەگەڵ ئەو داهاتەی کە هەیە بە ئاسانی بەشی موچەیە کرد بەڵام بەی جۆرە بەشی پرۆژەکان و موچەی بەکاربردنی ناو فەرمانگای ئێستاگەر شەفافی هەڵی گەورەی ئێمە لە هەرێمی کوردستانە دامەزراندنی بێشومارە کە بەبێ بەرنامە خەڵک دامەزرێنراوە نەتوانراوە پرۆگرام سازی بکرێ بۆەوەی چۆن خەڵکی کوردستانە خەیتە کار چۆن ئەکەی بە خەڵکی وەبەرهێنەر وەبەرهێن نەک بە خەڵکی زۆر سپاس بۆ بەرەزەندا زێراومەر عنایەت ناوی پەرلەمانی کوردستان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ ماموو هەروە زۆر سپاس بۆ دکتۆر شوان خەڵازەی کە بەڕێزیشان لە هەولێرەوە لەگەڵ ماموو سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارنم تا بەرنامەی ترخواتان.